تەفگەری ئازادی کۆمەڵگەی کوردستانیش بە توندی بەرپەرچی ئەو لێدوانەی دایەوە و ڕایگەیان کە تورکیا لە پشت قسەکانی ئەرشەد ساڵحیەوەیە. سەر لە بەیانی ئەمڕۆ لە بارگای تەفگەری ئازادی کۆمەڵگەی کوردستان لە شاری سلێمانی وتەبێژی تەفگەری ئازادی تارا حسێن لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا سەبارەت بەو قسانەی ئەرشەد ساڵحی وهادووە. لە چەند ڕۆژی ڕابردوو دەزانین کە لێدوانی ئەرشەد ساڵحی هەبووە دژ بەبوونی گەریلا لە باشووری کوردستان. بێگومان ئێمە دەزانین کە ئەمە جاری یەکەم و جاری دووەم و جاری سێیەمیشیان نییە، ئەمە چەندین نەمین جارە کە ئەرشەد ساڵحی و بەرەکەی ئەرشەد ساڵحی لێدوانی بەم شێوەیە نابەرپرسانە دەدات. بەرەکەی ئەرشەد ساڵحی و نمونونەکانیان بێگومان کە ڕوون و ئاشکرایە کە دەستی کێیان لە پشتە وەکێ هانیانەدا بۆ ئەم جۆرە لە فیتنەچێتی و ئاژاوەگێڕی و تێکدانی ماڵی پێکەوە ژیانی گەلان و یەکڕیزی گەلەکەمان. ئەم دژایەتی کردنەی ئەرشەد ساڵحی تەنها ڕوبەڕووی گەریلا نییە، ئەمە ڕوبەڕووی هێزەکانی پاراستنی کوردستانە بە پێشمەرگە و بە گەریلا و بە شەڕوانیشەوە. گەریلا لە کاتی پێویستە هەتا ئەمڕۆ بوونی هەیە و هاوشانی پێشمەرگە توانیوێتی کوردستان و سەرجەم ئەو شوێنانەی کە پێویست بووە کە هێرشی تیرۆرستانی لەسەر بووە لەکوێدا پێویست بوو بێ گەریلا لەوێ ئامادە بووە و پاراستنی کردووە. لە شەنگالدا گەریلا لە کاتی پێویستدا فریای گەلەکەمان کەوت و هەتا ئەمڕۆ لە شەنگالدا گەریلا خاوەنی 250 شەهیدی گەریلایە و لە کەرکووکدا 2 شەهیدی پێشکەش بە کوردستان کردووە. لە مەخموردا 4 شەهیدی پێشکەش کردووە. لەبەر ئەوە ئێمە بە توندی مەحکومی لێدوانەکەی ئەرشەد ساڵحی دەکەین و شەرمەزاری دەکەین و بە هەوڵی فیتنەچێتی و ئاژاوەگێڕی دەزانین بەرامبەر بە هێزی کوردستان و یەکڕیزی گەلەکەمان و یەکڕیزی سەنگەرەکانی پێشمەرگە و گەریلا کە خۆشبەختانە هەتا ئەمڕۆ توانیویانە بە شێوەیە کە دڵی دۆستان خۆشکەن و نەیارانیش دڵتەنگ بکەن بەو یەکڕیزەی کە هەیە.